دوای چەند ڕۆژمانەوەیان و بینینی بەرپرسانی بەغدا وانەبێژان گەڕانەوە بۆ سلێمانی و دەرئەنجامی سەردانەکەیان خستە ڕوو. ئەوان دەڵێن لیستی وانەبێژان لە بەغدایە و گەشتبینن لە پرۆژە یاسای بودجەی 2025 پرسی بە گرێبەستکردنی وانەبێژان جێی بۆ بکرێتەوە. ئەگەر نەیانتوانی ئەمە بکەن ئێمە ئەم بابەتە تەخیرەکەین بۆ تعدیلی موازنە و ئومێدیکیشمان هەیە لە تعدیلی موازنە ئەم بابەتە چارەسەر بکرێ. پێش حەدەز ناکەوین زۆریش گەشتبینین بەوەی کە ئەو سەردانانی کە کردمان لەم ساڵدا پشتیوان بە خواکێشەی مامۆسایانی وانەبێژ بە کۆتایی ئەگات و جارێکی تر لە 14 نوێی 2025 بەوانەبێژی ئێمە ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و ئەمەمان نەفەن بە جەناوی کاک دکتۆر ئالان وتووە تەنیا چاوەڕێی زەمانەکەین کە ئەم بابەتە بۆ مامۆسایانی وانەبێژ حەل بکات. وانەبێژان دەڵێن لە چەند ڕۆژی مانەوەیان لە بەغدا سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری هاوکاری تەواوی کردوون و دیدار و سەردانەکانی بۆ ڕێخستون و بەدەم گرفتەکانیانەوە بووە. بەشێک لە پەرلەمانتارانیش تەنها بە قسە پاڵپشتیان بوون و هیچ هاوکاریەکیان نەکردوون. بەسپاسەوە ئەم چەند دیداری کە کردومانە لەگەڵ تەیب سامی لەگەڵ عەتوانی با بڵێن سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق کاک سۆران ڕۆڵی گەورەی هەبووە و ئێمە لەگەڵ کاک دکتۆر شاخەوان جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبینێتەوە کە بەڕاستی سوپاسی کاک سۆرانەکەین بەڕاستی کە هەوڵ و ماندووبوونی زۆری لەگەڵ ئێمەیە بەوە ئێمە لێرەوە سەری ڕێز و تەقدیری بۆ دائەنەوێنین کە بەڕاستی ئەم سێ ڕۆژە لە بەغدا بە تەواوی مادی و معنەوی هاوکاری ئێمە بووە کە بەڕاستی جێگەی ڕێز و سوپاسە بۆ تەواوی مامۆسایانی وانەبێژ و خۆشبەختانە لیستەکە ئێستا لە بەغدایە بەڵام ئەوەی کە جینی گەرانیە ئەوەیە هەندێک لەلایانی پەیوەندیدار لە بەغدا بۆ نمونە تەیب سامی خۆی ئەوەی پێڕاگەیاندوین ڕاستەوخۆ کە دەڵێ ئەم بابەتە ئێوە لە دەرەوەی پرۆژە یاسای بودجێ لە عێراق لەبەرەوەی پێویستە ئەم بابەتە لە کوردستان یەکلا بکرێتەوە دواتر ناوی ئێوە لەگەڵ قایمەی موچی موچەخۆران بۆ ئێمە بنێدرری ئێمە پارەدە بۆ دابین نەکەین بەڵام ئەوەی کە هەیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار لە دامەزانی ئێمە نادا لە ڕاستی ئێستا چونکە هەموو داهاتەکانەوە موچە لە ڕێگەی بەغداوە دەدرێنرێ و پێم وایە بیست جوانیوەک نەماوە و پێم وابێت ئەبێت ئێستا مامۆستایانی وانەبێژ چیتر ساڵێکی تر بە وانەبێژی نەچنەوەڵەکانی خوێندن و بڕیارێکی یەکلایەنە بدرێتەوە بۆ مامۆستایانی وانەبێژ. بەوتەی نوێنەری وانەبێژان وەزیری دارایی پێی ڕاگەیاندوون کە پێویستە فراکسیۆنە کوردیەکان لۆبی دروست بکەن و لە کاتی هەموارکردنەوەی پرۆژە یاسای بودجەی 2025 هەوڵ بدەن پرسی وانەبێژان جێی بۆ بکرێتەوە. ئەگەر ئەوەش نەکرا هەوڵەکان سەرکەوتوو نەبوون ئەوە ساڵی داهاتوو وەک وانەبێژان دەڵێن ناچینەوە نێو هۆڵەکانی خوێندن و بایکۆت دەست پێ دەکەینەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.